Di çerçûvê amadekariyan bûçewaniya peyveçûna encamdana serjimêriya giştiya kincîbûnê bû sala 2021 li Iraqê û Herêma Kurdistanê, rênişinekî bû demê du rojan ji lê Wezareta Plandanana Iraqê û Wezareta Plandanana Hikûmeta Herêma Kurdistanê li bajêrê Duhokê birêve çû. Serokê Desteya Amara Giştî Herêma Kurdistanê jî aşkera kir ku eger hilbijartin hatine encamdan, rengê barûdûx negûncî li sala dahatî سەرژمێری بێتە کرن. ئامادەکاریەکان گەشتنەوە ئاستێک کە خۆمان حازر کردووە بۆ سەرژمێری چکەم جاریان سەرژمێریەکە ئەلکترۆنیە پێویستی بە ژێرخانێکی پتەوی هەیە لە ڕووی زانیاری جوگرافی و تەکنۆلۆژیای زانیاری ئەمانە ئەگەر هاتووە ئامادەکران و وەزعەکە لەبار بوو بۆ جێبەجێکردنی سەرژمێری بەڵێ هەرچەندە بە قەناعەتی خۆم وەکو سەرۆکی دەستەی ئامار ئەوەی ئەیبینم و پاریش ئەو شتانەم ئەبینی من هەندێک کێشەماوە کە یەکێکیان دابین نەکردنی بوو بەشە بودجێ هەرێمە لە سەرژمێری کە لەسەر حسابی وەزارەتی پلاندانانی عێراقەوە پێویستە دابرنێ. پشتیروخانە ڕژێما باز چەندین جاران هەوڵا بێ پرۆسەیە هاتیەدان بەلێ گرفت و ئاستەن کەتینە پیشی ئەنجامدانا بێ سەرژمێریە. ڕێبەبەرێ گشتیە بجێینانە سەرژمێریە گشتیە عێراقێژی بێچەندێ دووپات دەکەتن. لە دوای ڕوخانی ڕژەمی بەعز لە ساڵی 2023 ئێمە هەوڵماندا و بەردەوا سەرژمێری بکەین، بەڵام لە هەر هەنگاوێکدا کێشەی زۆر ئەهاتە بەردەمە. کۆتا دانیان سەرژمێری ساڵی 2019 بوو کە هەموو ئامادەکاریەکی بۆ کرابوو، چاودێران و لێکۆڵەرەوان ئامادە کرابوون و ڕاهێنانیان بۆ کرابوو، بەڵام بارودۆخی سیاسی ڕێگەینەدا بە ئەنجامدانی و ئامادەکاریەکان بەردەوامە. ویستمان ئەم ساڵ ئەنجامی بدەین پێش 2 مانگ لە ئێستا، بەڵام بۆی پەتای کۆرۆنا و سەرهەڵدانی قێرانی دارایی سەرۆکوەزیران بڕێریدا بە دواخستنی سەرژمێری بۆ ساڵی داهاتوو لە کۆتایی ساڵی داهاتوودا ئەنجام دەدرێت. الاستعدادات جارية على أساس أنه التعداد ينفذ في هذه السنة في قبل شهر. بودەما 33 ساڵانە سەرژمێریە گشتی لە عێراقê نهاتیە ئەنجامدان. کۆڕێژا دروستیا کینجین عێراقê و Herêma Kurdistanê ئەدگەل پەنابەر و ئاوەران دیار بکەن کو پێدوی بۆ هەر 10 ساڵان جارێکی کردوە. لە ساڵە 2018 و 2019 ئامادەکاری هاتنەکردن بۆ ئەنجامدانا سەرژمێریە گشتی بەلەهاتە پاشێخستن بۆ ساڵە داهاتێ ئەو ژی پێشبینی دێنەکردن ئەف پرۆسەیە نەهێتە ئەنجامدان. نژار محەممەد کورسات نیوز دۆ